سێ ڕۆژە پزیشکان و کارمەندانی نەخۆشخانەی فریاکەوتنی هەڵەبجە بەهۆی دواکەوتنی موچەکانیانەوە بایکۆتی کارەکانیان کردو و چارەسەر بۆ هیچ نەخۆشێک ناکەن. چۆن کاری وڵاوە کاریگەری هەیە ئەمە وڵات نیم خەڵکەتی هەیە ئەمە کەی وڵاتە تایە دانیشتوونی ئەمە هەمووی گشتی ڕایکە ڕۆست وڵاوە کێشەیە بە خەویەوە من لە ئارە کچەم قاچی لە جێت چووە لە ئێوارەوە ئەگرین ئەمە دووجار هاتی نێرە و گەڕێنەوە هەروە ناوەڵاوتی بڕۆ بۆ کوێوە ڕۆی بڕۆ مەعاش نییە و موچە نییە و ئێمەشیز ناکەین بۆ کەس حکوومەتەکان با جوان بیشزانن خەڵک بەجلی کوردیەوە ئەچێ پەنجان بۆ داوە حکوومەتەکەمانە وتمان سەدام بڕوخێ خۆیان سەدام نەمێنێ کوردی خۆمان بێتە سەردەور ئەوە کوردەکەشە لە سەدام خراپترە حەزەکەم لێژ درێ بە کەناڵەکان بە ئیعدامیشم بکەن خەڵک هەر خۆشیشی ئەوێن نابێ زاڵم نابێ خۆشت بێ. پزیشکانی نەخۆشخانەی فریاکەوتن دەڵێن بە مەرجی پێدانی موچە دەگەڕێنەوە سەرکارەکانیان ئەمەش لە کاتێکدا جگە لە نەخۆشخانەی فریاکەوتن چەند فەرمانگە و نەخۆشخانەیەکی دیکەی هەڵەبجە کارەکانیان ڕاگرتووە. وڵاتیان بڕۆ ماڵی خواردی بۆرینەوەی ناگرێت ئێمە دەرزی لێ نادێن خمانی بەسەریەوە وەڵا زۆریش ئەو پێویستمان بە تێخوالیەوە بین و بێرا هیچ چەمپیۆنێک پێنەوتین لە خشەی چەمپیۆنی لێرە هیچ چەمپیۆنێک ئەلێ کەسێک گولەی لە دیرا بە یا بڵێن برینداریە بە چەقۆیم جابێت دەستکاری ئەوان ناکەین. بەرۆش هەڵەبجەیی شاعیرێکی هەڵەبجەیە و لە بەردەم نەخۆشخانەی فریاکەوتن بە تەنزە شێعر باز لە حکوومەتی هەرێم و دواکەوتنی موچە دەکات. بە ئیجازەی مەحوی لە بێ موچەیە خاکم بەسەر ڕۆیی بەبا پارەکەم خودایە تۆ بمژێنە تا وەرێگرم موچەکەم بەزایع چوو ئەوەی کردم لەگەڵ حکومەت لە ڕابردوو چوون وەفای نەبوو بۆم بداهاتوو نەخۆشەکان بمان بورن ناتوانین خزمەتتان کەین چون لە سەبرماندا نەماوە بێ موچە خزمەتکردن بە ئیجازەی بێکەس ئەڵێ 27 ساڵە تۆ کە حکومەتی بوویتە سەرچاوەی گشت نەهامەتی هەر تۆ بە تەنها حکومەت پێپەتی کوردت کردووە بە دژمنیەکتی. دواکەوتنی موچە کاریگەری لەسەر سەرجەم سێکتەرەکانی کۆمەلگا دروست کردووە. حکوومەت موچەی مانگی 6 و 7 موچەخۆرانی دابەش نەکردووە بەڵام بەناردنی بەشێک لە بودجێ هەرێمی کوردستان لایەن بەغداوە بڕیارە حکوومەتی هەرێم بەداهاتی ناوخۆوە موچە دابەش بکات و لە وەزارەتی تەندروستیەوە دەست پێ بکات پاشان خشتەی وەزارەتەکانی دیکە بۆ پێدانی موچە بڵاو بکاتەوە. سامەر فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.